لە ئێستادا گەنجێکی زۆر بێئیش و بێکارن. بەڕای تۆ هۆکار چییە؟ ئەم بێکاریەکە ڕووی لە گەنجان کردووە و بەڕای تۆش هاوڕێکانی تۆ یان خۆت وەکو گەنجێک هەلی کار چۆن دەبینی بۆ گەنجان لە ئێستادا؟ ئەزانی خۆی ئەمە دەگەڕێتەوە بۆ دوو هۆکار. هۆکارێکەوەیە کە گەنج خۆی ناوێ کار بکە، گەنجێکیش ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان پلان و بەرنامەیەکی نەبووە بۆ ئەوەی هەوڵ بدە کە گەنج بخاتە سەرکار. بە نمونە لە ڕێگای پرۆژەی بچووکەوە کە لە چەند ساڵی ڕابردوو شتێکی وا هەبوو، بەڵام حکوومەت گرنگی بۆ شتە نەدا بۆی زیاترین ڕێژەی گەنج بخاتە سەر کار. بۆیە هەردوو لایەنەکەیە، هەم گەنجەکە هەم خۆشی لە گەنجایە، ینی بۆ گەنج ئێمە بۆ خۆکارە، ینی خوێنی تەواو کردووە، بڕوانامەی هەیە، شادێکی بەدەستێنەوە، بەشێکیان ئەندازیاریشیان بەدەستێنەوە، بەڵام کاریان دەست ناکەوێت. بۆ ئەزانسی شتێک هەیە ئەمە دەبێت ئەوە لەبیر نەکەین. ئێمە نابێت بەتەنها چاومان لە دەستی حکوومەت بێ، چاوەڕێ بکەین حکوومەت لە کوێ دامان دەمەزرێنێ، یان حکوومەت وەکو خۆی لە پڕۆپاگەندەکان و کاتی هەڵبژاردنەکان دەڵێ ئێمە هەلی نازانم چی دەرەخسێنین و کۆمەڵێک دروشمی گەورە لە خۆی کۆ دەکاتەوە، بەڵام لە دەرەنجامە ناتوانێت جێبەجێ بکە. ئەمەش وا دەکە گەنج ئەوەندەی دیکە پشت بە حکوومەت ببەستێ، بە دوایەوە نەگەڕێ بۆ خۆی، بە نمونە لە ڕێگای پرۆژەیەکەوە یان لە ڕێگای هەلی کارەوەکەوە لە شوێنێک بە دوای هەلی کاردا بگەڕێ، تەنها چاوی لە دەستی حکوومەتە بێ و دەڵێ ڕۆژێک دادێ منیش هاوشێوەی ئەو فەرمانبەرانەی کە ئێستا لە دام و دەستگاکانی حکوومەتن کار دەکەن منیش بۆ شێوەیە کار دەکەم. یعنی ئەوە بە هۆکاری سەری باشە لە قسەکان ئاماژەت بۆدا گەنج خۆی هۆکارە. هۆکارەکەی گەنج لە چیە؟ گەنج ئێمە هەموو کارێک ناکات وەکو وتم، ینی گەنجی ئێستا دەڵێ من خوێندنم تەواو کردو، ئامادە نییە لە دوکانێکە کار بکات. بە نمونە ئەوە شەرکارێکە و سەرچاوی بژێوی ژیانە، بەڵام ئێمە لە شتێک ڕاهاتوین، ئێمە دەمانەوێت هەمومان، ینی گەنج بە شێوەیەکی گشتی بەیانی ساعت 9 لە خەوە هەڵبستێ، ساعت یەکیش بگەڕێتەوە ماڵەوە پارەیەکی باشی دەست بکەوێت. ئەمەش لە هیچ شوێنێکی دنیا نییە، بەڵکو دەبێت تۆ خۆت هەوڵ بدەی لەسەر پێی خۆت بوەستی، پشت بە کەس نەبەستی، هیچ حکوومەت و هیچ دام و دەستگایەکی حکوومەت، بەڵکو خۆت لەسەر پێی خۆت بوەستی و خۆت ببیە خاوەنی پرۆژەی خۆت و کاری خۆت. چەند مانگ دەبێت تۆ بێ ئیش و کاری، واتە ئیش و کارە نییە؟ چەند مانگ نییە، چەند ساڵە بێت. گەنجی ئێستا دەڵێ من خوێندنم تەواو کردو، ئامادە نییە لە دوکانێکە کار بکات. کێشەش سەرەکی دەسەڵاتە، بەڕاستی زۆر بێ بەرنامەنە. دانێ ئیشێک بدۆزنەوە، ئیشێکی پاک و خاوێن بێ، ماندووش نەبن و پارێکی چاک وەگرن. دەتوانیت بەهۆی ئەم داهاتەی لەم ئیشەیە دەست دەکەوێت خێزان پێک بێنی؟ نەخێر هەرگیز ناتوانێت. ئەگەر لە کرێ دانیشت بێ 700 هزاریش بەشت ناکات.